زیاتر لە 6,000 خانووی بێتاپۆ لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان هەن و لە ساڵی 2012 یاسایان بۆ دەرچووە بۆ ئەوەی تاپۆ بکرێن. بەڵام حکومە دامادەنیە یاساکەی بخاتە بواری جێبەجێکردنەوە. سەرۆکی لیژنەی شارەوانی و گەشت و گوزار لە پەرلەمانی کوردستان بازەوە دەکات هەندێک کۆمپانیای نزیک لە حیزبەکان دەستیان لە دواخستنی جێبەجێکردنی پرۆسەی تاپۆکردنی خانووەکاندا هەیە. هەندێک کۆمپانیا متەزەڕێ بوونەوە سەبەبی دواکەوتنیشی بە تەسەوری من حکوومەت بوو بەپێی ئەو بڕیارانەی کە جێگری سەرۆکی حکوومەت دەرێکا بۆ هەر ناوچەیە بەجیا و هەر منتیقەیە بەجیا ناکرێتەوە بۆ شارێک دەریکی بۆ شارێک کەنەی بێ لەبەرەوەی یەک بڕیاری پەرلەمان بۆ ماوەی 2 ساڵ کارەکە ئەگەر بکوێتە بواری جێبەجێکردنەوە بۆ هەموو کوردستانە و ئێمە لەبەرەوەی بارودۆخی خەڵکی کوردستان خراپ بوو ئێمە نرخماندانە ئەو نرخی کە لە حکوومەتەوە دانرابوو 30,000 و 16,000 ئێمە داماننەنا ئێمە لیژنەمان تەشکیل کردووە بەپێی بڕیارەکە لیژنەکە سەرۆکی یەکە ئیدارەکان ئەو سەرۆکی ئیدارەکان مخەوەل کردووە لەگەڵ ئەو لیژنەی کە لەگەڵیەتی بە لە بەرچاوگرتنی بارودۆخی خەڵکی کوردستان نرخی زەویەکان لە نێوان ڕێژەی لە 115 بۆ لە 125 قیمەتی حەقیقی بێت. جگە لە کۆمپانیەکان گومان دەکرێت دەستێکی حیزبیشە بێت بیەوێت تاپۆکردنەکە بکوێتە نزیکی هەڵبژاردنەکان و وەک بانگەشە بەکاربهێنرێت. دەسەڵاتی تەواو دراوەتە دەست بەرپرسی یەکە ئیدارەکان بۆ تاپۆکردنی خانووەکان. حکوومەت داوا دەکات بۆ هەر مەترێک 7,000 دینار وەربگیرێت. بەڵام پەرلەمانی کوردستان ڕازی نییە بەو نرخە و دەیەوێت دیاریکردنی نرخ لای یەکە ئیدارەکان خۆیان بێت. من ئاگادارم و بەڕێز بەڕێبەرێکی خۆمان ئەندامی لیژنەکە تا ئێستا خۆی سەرۆکی لیژنەی باڵ ئەنجومەنی دادوەریە تا ئێستا دەست بەکانەوەن و عفو تعمیم مشکلاوە لەلایەن پارێزگا سلێمانیەوە بۆ دەست بەکاربوونی ئەو لیژنانە بەڵام تا ئێستا ئەوەی من ئاگادارمی دەست بەکاربوونی نەکراوە. ئەمە پێویستی بۆ یەکە سوورەقەتی بۆ بکرێت لە تاپۆ ئەمی زراعەتی پێویستی بۆ ئەوانی کە مڵکی وەزارەتی دارایی ئابوورین تەرخان بکرێت بە ناوی یان دەستگیرکردنی بۆ بکرێت بە ناوی شارەوانەکانەوە. بە نووسراوی 3294 لە ڕۆژی 10 نیسانی ئەمساڵ پارێزگاری سلێمانی نووسراوێکی ئاڕاستەی فەرمانگە پەیوەندیدارەکان کردووە بۆ جێبەجێکردنی فەرمانەکەی ئەنجومەنی وەزیران. بەڵام تا ئێستا نەکار بە نووسراوەکە کراوە و نە بە فەرمانەکەی ئەنجومەنی وەزیران. لە کاتێکدا جێگری سەرۆکی حکوومەت لە ڕاگەیاندنەکانەوە باز لە تاپۆکردنی خانووە بێتاپۆکان دەکات. فەرمان و بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم بۆ تەملیکردنی خانووە بێتاپۆکان لە شار و شارۆچکەکاندا هەتاکو ئێستا هەر لەسەر کاغەزە و نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەزڵێن ئەم فەرمان و بڕیارانە تەنها بەڵێنێکی بێکردارە بەڵام ئەیانەوێت لە بانگەشەی هەڵبژاردننی داهاتوودا بۆ خۆیان بەکاری بێنن. عەبدوڕەحمان ئەبوبەکر، KNN سلێمانی.